سڵاوی خواتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێک دەکەین لەوانە ناکۆکی پارتی یەکێتی لەبارەی هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک و پەخستنی ئەنجومی پارێزگای کەرکووکیش کە تاکو ئێستا نەتوانراوە دەست بەکار بێت لە کاتێکە لە پارێزگاکانی دیکەی عێراق زۆرینەیان ئەنجومی پارێزگایان دەست بەکار بوو و پارێزگاریش هەڵبژێردراوە هەروەک سەر ئایندەی دۆخیاریمیش دەکەین پێوەست بە ناکۆکی پارتی یەکێتی لەسەر هەڵبژاردن لە مامەڵەکردن لەگەڵ بەغداد هەروە ئایندەی هەرێمی کوردستانیش چی بەسەردێ لەو ناکۆکیانەی کە لە بینی پارتی یەکێتی هەیە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک شوان داودی پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین. کاک شوان بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. سپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی پێیان. سوپاس دەکەین بە حکومەوەی کە بەڕێز خەڵکی کەرکووکی با لە کەرکووکەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕێگنەکەوتنی پارتی یەکێتی لەسەر پارێزگاری کەرکووک. ئەو بۆ تۆ کارێکەوەی کە پارێزگاری کەرکووک دیاری نەکرێت یاخود لەوە گەورەترە؟ ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لە کەرکووک ڕنگدانەوەی دۆخی یەکێتی و پارتیە لە هەرێم، ینی درێژکردنەوەی ئەو ناکۆکیانەیە و درێژبوونەوەی ئەو ڕێکنەکەوتنانەیە کە لە هەرێم کە هەرێمەکەی گەیاندۆتە ئەو دۆخەی ئێستا. ینی بەزستەمە لە فێک ماوە لەسەر ئاسیێرم ناکۆک بوون کاریگەری هەبێ لەسەر کەرکووک بەدڵنیاییەوە تۆ یەکێتی و پارتی ئەمڕۆ ئەم دوو هێزە کە مەسئولن لە ئیدارەدانی دوو زۆن دابش بوونەتە سەر جەمسەر هەرێمایەتی و دەوڵەکانە، ینی وەکو جاران نییە هاوسەنگی خۆیان پاراست بێ، هاوسەنگی هەرێمەکە پارێزراو بێ، کورد میحوەر بێ، بتوانێت بەرژەوەندەکانی ئەوان لە دەوری بەرژەوەندەکانی خۆی کۆ بکاتەوە. ئەمڕۆ کورد و هێزە کوردەکان بوونەتە تەرەف لە ناو ململانەیە جەمسەریەکانە، ینی لە ناو ئەو جەمسەربەندیەی کە هەیە لە منطقەکە ئەو خەتەرە بەدڵنیاییەوە ئەوە خەتەرە. لەبەرەوە بڕیارەکان و هەنگاوەکان لە توانا و ئیرادەی خۆیانە نییە، نامێنێ ئەبێ لە ئیتاری بەرژەوەندی ئەو جەمسەرانەیە بڕیار بدەن. ئەمە گرفتێکی سەرەکیە کە ئەمڕۆ لە تەتوانم بڵێم تقریباً لە دوای غیابی نەخۆشکەوتنی مامجلالەوە لە پرۆسی سیاسی عێراقا کوردی هێواش هاوسەنگی خۆی لە دەستدا، حتا بە ئاشکرا ئیسادامەش بۆتە سەر ئەو جەمسەرانەیە و جەمسەرەکانش بە ئارەزوی خۆیان هەرسوکەوت لەگەڵ منطقەیەکان ئەم هێزانە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن. هەردوو هێزەکەش لە ناو جەمسەرەکانە لاوازن، ناتوانن جەمسەرەکان بۆ بەرژەوەندی نەتەوەی کورد بەکاربێنن. یاریان پێ دەکەین جەمسەرەکان ئەوان بەکاردێنن بۆ بەرژەوەندەکانی خۆیان، دەستکەوتی حزبی و دەستکەوتی شخصیشیان پێ ئەدەن، بەڵام لەسەر حسابی دەستکەوتی نەتەوەیە. باشە بین و سەر کەرکووک ئەوەی کە پێویستە بە کەرکووک هەر ئەو گفتوگۆیی کە کرا کۆبوونەوەیەکە بوو کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی یەکێتی باسی لەوە کرا کە پارتی پێشناز کردووە پارێزگار کوردێکی بێلایەن یەکێتی وتیتی با لە خۆمان بێ بەس بەدڵی پێکاتەکان و لایەنەکان بێ نەگەشتونەتە ڕێککەوتن لەسەر کەسێکی دیاری کراوە یان دوورن لە یەکەوە. وڵا ئەگەر بین سەیری خیتابەکان بکەین بە تایبەت لە دوای ئەنجامی هەڵبژاردن دیارە مەڵبەند دۆڵەقی پارتی کۆبنەوەیەکیان کرد لە کەرکووک، دواتر مەسئولی لەق لە لێدوانی کە ڕۆژنامە نووسیە وتی پارێزگار ئەمجارە حەقی یەکێتیە و ئێمە چتر پێکەوە کارەکەین. لە ڕاستیە ئەو قسە مای دڵخۆشی بوو، بەڵام لە واقعدا وا نەبوو، قسەکە وا نەبوو کە هاتە سەر جێبەجێکردنی پرۆسەکە و کۆبوونەوەوە بوو، لێک تێگەیشتن نییە، بۆیە کۆبوونەوەیەکی هەردوو مەکتەبی سیاسی لە دەباشان کرا یەکێتی و پارتی. دواتر بەیانێک دەرکرا، بەیانەکە هاوڕان لەسەر پارێزگارێکی کۆکن، هەردوو لا کۆکن لەسەرەوەی پارێزگارێکی کورد بۆ شارەکە دابنرێ، کەکە نەکردو لە هەمومان کۆکین، منش کۆکم و تۆش کۆکی، بەڵام ئالیاتەکانت چییە؟ دیارە پارێزگاری کەرکووک بە پێی یاساکە داوای دانیشتنی کردوبوو بۆ ئەنجومەنەکە، ئەو ئەنجومەنە بۆ پێنجشەمی ڕابردوو، پێنجشەم نەکرا، دواتر تاجیل کرا بۆ دووشەمی ڕابردوو ئەنجومەن لیستی یەکێتی و پارتی و
کۆتای مەسیحیەکان 8 کەس ئامادە بوون عەرەب و تورکمان بایکۆتیان کرد کۆبوونەوەکە سەرکەوتوو نەبوو ڕاستە کورد بەشداری کردووە بەڵام یەکێتی و پارتی کۆبوونەوەکەش بکرایە هیچ اتفاقێک لە بینیانە نەبوو هیچ ڕێکەوتنیەک نەبوو هیچ ناوێکیان لا نەبوو تەرحی بکەن و هیچ شتێکیان یەکلا نەکردو بۆتەوە ناو بۆ لەگەڵ پێکهاتەکانە ینی کۆبوونەوەیەکی هەر لە ئەساسا فاشل بوو لەبەرەوە هیچ تەوافقێک لە ناویانە نییە واگەر ببینن ینی لایەنەکانی بەرامبەر چۆن سوود لەو ناکۆکیەی نێوماڵی کورد وەرەگرن نێوماڵی مەسەل بڕۆ سەری ئەلام بکە ئەوان لەو هەفتەیە زنجیرەیە کۆبوونەوەیان کردووە لە بەغدا لایەنەکانی وەکوچی عەرەب و تورکمان عەرەب و تورکمان زنجیرەیە کۆبوونەوەیان کردووە ئەگەر ختابەی ئەلامەکەیان ببینی مەسەل ئەوانەڵێن عەرەب 6 کورسی هەیە یەکێتی 5 کورسی هەیە پارتی 2 کورسی هەیە تورکمان 2 کورسی هەیە ناڵێ کورد 7 کورسی هەیە ئەڵێ عەرەب یەکێتی 5 هەیە ئەو پرۆژەش تەقدیمیان کردووە مەسەل بۆ مفاوەزات ئەڵێ پارێزگار 2 ساڵ بە 2 ساڵ بێ و ڕئیسی مجلسش 2 ساڵ بە 2 ساڵ بێ پرۆژەی عەرەب و تورکمانە بێکەوە ئێستا پرۆژەیەکە قسەی لەسەرەکەن مەسەل باس لەوەکەن عەرەب 2 ساڵ محافظ بێ و یەکێتی 2 ساڵ محافظ بێ سەرۆکی مجلس 2 ساڵ پارتی بێ و 2 ساڵ تورکمان بێ یعنی بەو شێوەیە باسیەکەن باسی ئەوە ناکەن کورد 7 کورسی هەیە وەک پێکهاتەیە باسی ناکەن هاتوونە کورد وەک 2 بەرە باسەکەن لە کاتێکدا 6 کورسیەکەی عەرەب 3 بەرەیە 3 لستی جیاوازە باسی ئەوە ناکەن کە عەرەب لە بە 3 لست 6 کورسی هەیە باسی ئەوەکەن کورد یەکێتی 5 هەیە و پارتی 2 کورسیە یعنی بەو ئاراستە خیتابی ئەلامیان تەوجیهەکەن و ئەوان ئێستا عەرەبەکان ئێمە محافظ استحقاقی ئێمە ڕاستە 6 کورسیمان هەیە بەڵام پێکهاتەیەکی تر پشتیوانی ئێمە ئاکات پێکهاتەی تورکمانی هەڵە پێکهاتەی تورکمانی پشتیوانی لەوە کات کە محافظی عەرەبی 2 پێکهاتە ڕەیان وایە محافظ هین ئەوان بێت تورکمانەکان بە عەلەنی تا ئێساکە باسی ئەویان نەکردووە بە داواکەن هەڵێن استحقاقی خۆمانە داوای بۆ خۆیان داوایەکەن بەڵام لە گفتوگۆکانیانە لەگەڵ عەرەب عەرەبیان پێ باشترە لە کورد بەس بەڕێز پێشبینی چی دەکەیت ئێستا پارتی ویکێتی لەگەڵ کۆتای مەسیحی 8 کورسیە تورکمان و عەرەبیش 8 کورسی هەردوو لایەن پێویستیان بە کورسیەکە وایە پێشبینی چی دەکەی بۆ دۆخی کەرک هەروە بمێنێتەوە من پێم وایە پارێزگانە بێ پارێزگار بە وەکالەت بێ پێش هەڵبژاردنش ئەو ڕێیەم هەبووە تەشکیلکردنی ئیدارەی کەرکووک ماوەیەکی زۆرە خایەنێت ماوەی زۆرە خایەنێت جارێ نازانین 18 مانگ بۆمان دەرەکەوێت انتخاباتی کوردستان نەکرێ یان نا ئەگەر هەڵبژاردننی کوردستان بکرێت پێم وایە کە ئیدارەی کەرکووک ئەکەوێتە دوای هەڵبژاردن بۆ وڵاتر بۆ مساوماتی سیاسی لەسەرەکرێت ینی پێدوای پێکێنانی حکوومەتی هەرێم حکوومەتی کابینی داهات و لەگەڵ پارێزگاری کردوویەک پاکێجە من پێم وایە بەکارهێنرێت سازشی پێکرێت پارتی مەبەستێتی بکەوێتە دوای انتخابات یانی یەکێتی مەبەستێتی خۆی کە پارتی و یەکێتی ڕوئایەکی وازحیان نییە تا ئەم لەحزەیە ڕوئایەکی وازحیان نییە لەبەرەوە لەسەر ناوێک ڕێک نەکەوتون بەڵێ ئەوە بەیانی عەرەبەکان و تورکمان لەگەڵ ئێمەیە هاتنە تەوافق و وتیان با ئەم هەفتەیە کۆبمینەوە بڕیار بدەن محافظ بۆ ئێوە یان سەرۆکی مجلس بۆ ئێوە بێ وایەوانە ناوەکەمان کێیە ئێستا لە ناولایەنە برادرانی پارتی یەکلایان کردوتەوە لە نێمە لەگەڵ کاندیدێکی سربەخۆین بۆ پارێز دیارە و سربەخۆی کێ دیار نییە بەڵام پارتی خۆی خەڵکی سربەخۆی هەیە خەڵکی سربەخۆی هەیە جاوا دەوێت پارتی سربەخۆی هەبێ دیان دەبێت ئەخر باسی سربەخۆکە باسی مەبەست سربەخۆکانی خۆیەکات ینی کۆمەڵ کەسایەتی زۆر بەڕێز هەن ئەم کەساتیانە حزبی نین خەڵکی حزبی نین بەڵام لەسەر پارتی مەحسوبن مەبەستی ئەوەیە سربەخۆ مەبەستی ئەوەیە ئەیەکی تیش کەسی دیاری نەکردووە لە کاتێکە دەڵێ خۆی مافیەوانەوەیە یەکێتی با استحقاقی خۆی زانێت بەڵام پێم وایە نەختێن نەرمی نواندووە بۆ ئەو پرسە ئەوەی ئەخوێنرێتەوە لە لێدوانەکانە نەرمی نواندنێک هەیە لەلایەن یەکێتیوە بۆ ئەو ڕێیە ئەوش دیارە بەرامبەر چیترا چونکە یەکێتیش پارتیش کارتی هەیە لەگەڵ یەکێتیە ینی پێ بکات بەزەگەر هەر ئاوا بمێنێتەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاوا پەکی بخرێ پارێزگاری بە وەکالەت هەر بەردەوامێت ئەمڕۆ دوا ڕۆژی مودەی قانونی بوو بۆ کاراکردنی ئەنجومەنی پارێزگا لە دوای مسادقەکردنی بۆ کۆبوونەوە بڕیاردان چکە هەموو محافزەکان تەواو بوو لە مودە قانونیەکەی هەمووی تەواو بوو هەموو پارێزگاکانی تر تەواو بوو تەنها کەرکووک ماوە
پێم وایە بە بڕیاری سەرۆک وەزیران بڕیارێکی بۆ دەرەکرێت محافظ کاربڕێکەر ئیشەکان بباتە ڕێوە تا ئەو ئەنجومەنە کۆ ئەبێتەوە وی نەبێت و پێم وایە لە ئاخیرا مفاوەزاتەکان ئەبرێنە بەغا دەبرێنە بۆ ڕێگا هەیە لەوێ پارێزگای هەڵبژێت ئەبرێنە بەغدا ئەبرێنە بەغدا برێتە دادگای فیدراڵی قرارێکی چکە ئاوا بە ئاسانی لێرە ڕێککەوتن ناکرێت ڕێککەوتن ئەبێ تەوافقێکی ئەقلیمیتیابێ ئەبێ ئێران ڕازی بێ لە سەریە بێت تورکیا ڕازی بێ لەسی تەبانسا تورکیا بە علەنی لەگەڵ ئاڵێ من قبوڵم نییە یەکێتی محافظ بێت تورکیا قبولی ئەڵێ لێدوانەکانیان وازەحە ئەڵێ یەکێتی شەریکی پەکەکەی و ئێمە قبوڵمان نییە پەکەکە کەرکووک بێتە جێنفوسی پەکەکە ینی بەو بیانوە ئەو بیانویانەیە و نایشارنەوە قسەی لەسەرەکەن ینی لە ئەخیرشە پارتی لەژێر هەژمونی تورکایە ناتوانێت بڕیار بدا مەسەل بۆ نمونە ئەگەر یەکێتی بیاوێ ئێستا دەرفەتێک بداتە خۆی لەگەڵ تورکمانە ڕێککەوێ بۆ مەرحەلەیەک محافظ بداتە تورکمان خۆی ڕئیسی مجلس وەربگرێ ئایا جەمسەرەکەی لێ قبوڵەکات ئێران قبولێتی محافظ بدرێتە تورکیا چۆن تورکیا قبولی نییە محافظ بدرێتە یەکێتی ئێران قبولێتی محافظ بدرێتە تورکیا خۆ تەنها یاریەکە تەنها لێرە نییە لە ناو کەرکووکە یان لە ناو هەرێمانیان لە ناو عێراقا ئەجندای ئەقلیمی زاڵە بەسەر هەژمونی کەرکووکدا باشە بەس یەکێتی بەجیا پارتی بەجیا گفتوگویان لەگەڵ عەرەب و تورکمان کردووە وەڵی ئەوەی من ئاگادار بم عەرەبەکان بەڕسمی سەردانێکی بەڕێز بارزانیان کردبوو خۆیان لە پەیجەکانی خۆیانە بڵاویان کردەوە ڕاکانشی تیا بووە ڕاکان جوبوریشی تیا بووە موهیمەن حەمدانی بڵاوی کردەوە خەمیس خەنجەری تیا بووە کوتلەی عروبەی تیا بووە پێکەوە چوونە لەگەڵ بارزانیا دانیشتون ئەتر مفاوەزاتیان کردووە گەیشتنێتە ڕێی وجه نظریان گۆڕیوەتەوە دانیشتن طبیعیە بەڕێی من دانیشتن طبیعیە دانیشتن طبیعیە بەڵام ڕێککەوتنی یەکلایەنە طبیعی نییە ڕێککەوتنی یەکلایەنە سروشتی نیە دانیشتن طبیعیە چکە ئەم هێزانە براوەی انتخاباتن پارتی دوو کورسی هەیە تورکمان دوو کورسی هەیە کوتلەی عروبە یەک کورسی هەیە ئەنجومەنی عەرەبی سێ کورسی هەیە یەکێتی 5 کورسی هەیە قیادە دوو کورسی هەیە ئەمانە طبیعیە دوو دووشدا پێکەوە دانیشن ئاڕا بگۆڕنەوە لەسەر هەندێک خاڵی هاو بەش پێکەوە اتفاق بکەن بەڵام لەسەر کۆی پرۆسەکە و اتفاقی یەکلایەنە قورسەکەوێتەوە باشە بەس چارنووسی ناوچەکان چون پێش باز دەکەم هەڵبژاردنە زۆر گرینگە هەرچەندە بڵێن بۆ پرسی خزمەتگوزاری بوو کاریگەری لەسەر سروشتی ئەم ناوچانە لە کەرکووک لە ناوچەکانی دیکە لە نەینەوە لە دیارە لە سەلاحەدین بۆ کەرکووک یاساکە چکەوەی کەرکووک تایبەتمەندی پێدراوە بۆ محافزەکان تر سروشتیە بەڵام بۆ کەرکووک تایبەتمەندی پێ بدراوە ئەم ئەنجومەنە دەسەڵاتی بڕیاری سیاسی نییە بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ئەو شارە ئەم ئەنجومەنە و بە گوێرەی قانونەکە نەتایجی هەڵبژاردنش کاریگەری داکات لەسەر تەوزیعکردنی پۆستەکان بە شێوەیەکی عادل ئەبێ پۆستەکان لە کەرکووکا بە شێوەیەکی عادل قانونەکە ناڵێ یەکسان ئەڵێ بە شێوەیەکی عادل پۆستەکان لە کەرکووکا دابش بکرێت یعنی هەر پێکاتەیەک بە حەجمی خۆی پێکاتی سەمەسەر بە گوێرەی ئەو هەڵبژاردنە پێکاتی کورد 7 کورسی هەیە پێکاتی عەرەب 6 کورسی هەیە پێکاتی تورکمان 2 کورسی هەیە مەسیحەکانش کورسیەکیان هەیە کۆتا ئەڵێ پۆستەکان بە شێوەیەکی عادل دابش بکرێت و 2 پۆستی ڕئیسیش کە قسە لەسەری هەیە محافظ و سەرۆکی ئەنجومەنە و ئەگەر بتەوێت بهێنێتە استحقاقی حەقی انتخابی یەکەم کوتلە کێیە یەکێتیە 5 کورسی هێناوە استحقاقی ئەوە محافظ و دووەم کوتلەی تەحالوفی عەرەبیە 3 کورسی هەیە ڕئیسی مجلس استحقاقیەوە باقی پۆستەکان ئەوانەی کەمترن بێن قسەی لەسەر بکرێت باشە بەس باسی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کرد کە پێدوا و پێوەستە بە کەرکووکیشەوە بەس دیارە ئێستا هەڵبژاردنەکە دەکرێیان نە ئەگەر ئەمە گرێدراو بن بەیەکەوە چونکە پێشتیش لە کابینەی نۆیم سەروبەندی پێکێنانی وا بڕیار بوو
هەم پێکێنانی حکوومەتەکە لەگەڵ پارێزگاری کەرکووک یەک پاکێز بوو دوایش سەری نەگرت ڕێککەوتنێکی ئەلان کرا دوای جێبەجێ نەکرا دوای جێبەجێ نەکراو لەسەر پارێزگارێکی مستەقلش ڕێککەوتن ئەگەر بەبیرت بێ کاکتەی جەبار بوو ناوەکەی هات بەڵام دواتر حکوومەتی هەرێم جێبەجێ کراو ئەوەی پارێزگای کەرکووک بەلاڕێدا برا فرسەکە کوردەکە لێ ئەمە پێویستکرابێ هەڵبژاردننی کوردستان چکە ئێستا حالیان لە هەرێمی کوردستان لە بۆشاییەکی تەشریعی و حکوومەت کاربڕێکەرە و پەرلەمان نەماوە پەرلەمان ناکۆتایی پێهاتۆ بە قەراری بڕیاری محکەمەی فیدراڵی کۆتایی پێ دیارە پێشتر هەموو حزبەکان جگە لە پارتی و کۆتاکان پرۆژەیەکیان تەقدیمی پەرلەمان کردبوو بۆ گۆڕانکاری لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لەبەرەوە کۆمەڵی خەلەلیتیەیە دیارە تا کۆتایی خولەکە نەگەیشتنە ڕێککەوتن دوای اتفاقی کرا بۆ درێژکردنەوەی خولەکە ئەوە بوو بە بڕیاری دادگای فیدراڵی هەڵوەشێنراوە لەبەرەوە دەرفەتی ئەوە نەما لە کوردستانە و لە پەرلەمانی کوردستانە ئەو یاسایە هەموار بکرێتەوە و ئەبێ هەڵبژاردنش بکرێت و بڕیار وا درراوە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی کوردستان بکات کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ماوەی دەستوری خۆی تەواو بۆ 6 مانگ درێژ کراوەتەوە واتە لە 36 کۆتایی دێت یەکجاری ومە دەرفەتی تازەکردنەوەی ئەو کۆمسیۆنە نییە واتە ئێمە تاسی 5 دەرفەتمانەیە هەڵبژاردن بکەین بڕیارێک هەبوو کە 25 دوو بکرێت و بڕیار وا بوو سکاڵایەک لەلایەن یەکێتی نیشتیمانی و ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە مەسیحیەکان تەزیل کراوە دوو سکاڵایە یەک خراوە بۆ ئەو لە یەکی لەسەر پرسی کۆتاکانێکی بۆ باز نەیە بۆ چەند باز نەبێت بڕیار وا بوو 24 دوانزە دادگای فیدراڵی بڕیاریتیا بدات دیارە دادگای فیدراڵی بڕیارەکەی تەجیل کرد بۆ 21 بۆ 21 لە 21 بڕیار بوو جارێکی تر بۆ 4 بۆ 4 لە 4 جارێکی تر بڕیار بوو بڕیاریتیا بدرێت دوای خست بۆ 11 لە 11 بۆ 18 دوای خستوە 18 بڕیارێکی ترش هەیە بڕیارێکی ترش هەیە لەسەر موچەیە لەسەر موچە و پولە بەرزکردنەوەی واتە ڕۆژی 18 مانگ هەردوو بڕیارەکە خراوە تا ڕۆژی 18 مانگ ئەگەر لە 18 مانگ بڕیارەکە بدرێ و یەکلایی بکرێتەوە ئەوە کۆمسیۆن کۆمەڵی ئیجراعاتی کردووە لەگەڵ سەرۆکی هەرێما دانیشتووە و هەرێمی ئاگادار کردووەتەوە کە ئەو ئەتوانێت لە نێوان 19 بۆ 35 ئەو هەڵبژاردنە ئەنجام بدات و پێویستە لە دوای ئەوەی کە ئەگەر بڕیار درا و هیوادارین کە بڕیار بدرێت تۆ بەڕێزی لێ دەخوێنین تۆ پێ دوای 18 مانگ بڕیارەکە بدرێت هیچ بیان و یەک نەماوە بۆ بڕیار نەدان بەخۆ پێشتری شەر بیان و نەبووە هەندێک پرسیار کرا و پرسیارەکانیان پرسیاران خۆ دەکرا پێشتریش پێشتر و کۆمسیۆنە وایە لەو جەلسەیەش وەڵام بداتەوە ئەوە تەرحیانش کردو بۆ وەڵام بداتەوە بەڵام نەکرا بەڵام ئێستا هیچ بیان و یەک نەماوە هەرچیان داوا کردووە چووەتە بەردەستیان نەماوە بڕیاریتیان دەدرێت ئومێد دەکرێت لە 18 مانگ بڕیاریتیان بدرێت لە دوای ئەوەی بڕیار بدرێت بە چی شێوازێک بکرێت تەبان 6 سیناریۆ ئەگەری 6 سیناریۆ هەیە بۆ چۆنێتی هەڵبژاردن باشە بەس هەرە لە پێشینەکە چییە بۆ نمونە سیناریۆ یەکەم ئەوەی کە زۆر باز دەکرێت سیناریۆ یەکەمەوەی باز بکرێت هەرێم بکرێتە 4 بازنە کۆتاکانش دابش بکرێن باڵە چکە باز کۆتا هەرێم بکرێتە 4 بازنە کۆتاکان 111 11 کۆتاکە یعنی بە 111 و کوردستان بە 4 پارچەوە ئەوە احتیمالی زۆرینەی ئەوە هەیە بەڵام 5 احتیمالی ترشەیە کۆتا هەڵبگیرێ کۆتای تورکمانەکان هەڵبگیرێ بە تەنها 100 ئەندام بێ 105 ئەندام بێ 111 ئەندام بێ ئەمانە هەمووی سیناریۆن بەڵام محتەمەلیان ئەوەیە کە بڕیار درا پێویستە لە ماوەی چەند ڕۆژێکە سەرۆکایەتی هەرێم مەوعدی هەڵبژاردنەکە دیاری بکە ئێستا کۆمسیۆن ئیجراعاتێتری باشی کردووە یعنی مای دڵخۆشیە
کە چاوەڕێەوەی نەکرد چکە لە دەسەڵاتی خۆیەتی ئێستا حالیان دەستی کردووەتە بە تازەکردنەوەی بایۆمەتری مدەیەکی تەرخان کردەوە بۆ تا 22 ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ خەڵکی هەریان بۆ ئەو خەڵکە ناڕازیانەی بۆ لە 1970 خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ڕابردووە دەنگی نەداوە بۆ ئەو خەڵکە دەرفەتێکی باشە ئەوانەی بایۆمەتریان نییە چونکە ئەگەر بە تەمان گۆڕانکاری بکەن ئەگەر بەڕاستی ئەیانەوێت ئەو سیستەمە گۆڕانکاری بەسەرا بێت هاوسەنگی بگەڕێتەوە یەکێتی و پارتی بەو شێوەیە تەعامل نەکەن لاواز بکرێن ئەبێت دەنگ بدەن ئەگەر بایۆمەتریەکانیان تازە نەکەنەوە نابێت ناتوانن دەنگ بدەن بۆ ئێستا کۆمیسیۆن دەرفەتێکی ڕەخساندووە بۆ ئەوەی ئەو خەڵکە بڕات ئەوانەی کەنیان کردو ئەوانش کە مالی 2006 بەڵێ ئەمانە بڕۆن بایۆمەتریەکانیان بکەن دەرفەتێکی زۆر باشە حەقیەوەی هەیە بقۆزرێتەوە و زۆرترین خەڵک بڕوات دوای مەترۆکی تازەکات بۆ ئەوەی حەقی دەنگدانی هەبێ باشۆکو ئەگەر بۆ من هەژدەی مانگ بڕیانەدا ئەگەر هەڵبژاردن نەکرێت چی ڕوودا چکە هەندێک خوێندنەوە دەکرێت لەسەر داهاتووی حکوومەتی کاربارەکەری هەرێم لەسەر هەرێم دروستە نەو خوێندنەوەوانە یا خودت خوێندنەوەی جەنابەت چیە بۆ من ئەگەر دوا بخرێت بەڕێی من دوا بخرێت هەڵبژاردن زەحمەتە بێ بکرێت چکە کۆمیسیۆنێکی تا ئەو کۆمیسیۆنە لە 36 تەواوە بێت کۆمیسیۆنی تازە دابدرێت تا کۆمیسیۆنی تازە دامدرێت هەر کۆمیسیۆنێکش دانرێت ماوەیەکیانەوێت تا لەسەر کارەکە ڕابێن لانیکەم 6 مانگ بۆ ساڵێکیانەوێت پێش هەڵبژاردن ئەو کۆمیسیۆنە خولەکەنەوە لە ئالیەتەکان تێ بگەن چکە لە ئەخیرا ئەو قازیانە بڕیارەدەن ینی ڕاستەوخۆڕاستە دایرەکانە مێنن بەڵام ئەو نۆکەسە ئەو هەیئەیە زۆر گرنگە لەبەرەوە دواکەوێت لە حاڵەتی دواکەوتنە لە حاڵەتی دواکەوتنەوە کۆمەڵ لە بەردەم کۆمەڵی ئەگەرابین مەسەل کەسێک بەیانە ڕوا دێرەوە سکاڵایەک لە دادگای فیدراڵی تۆمارەکات ئەم هەرێمە پەرلەمانی نەماوە حکوومەتەکەی کاربەڕێکەرە ڕاستە کاربەڕێکەرە بەڵام قودرەتی ئیدارەدانی ئەم خەڵکەی نییە ناتوانێت موچە دابین بکات ناتوانێت ئیدارەی هەرێمەکە بدات هەرێمەکە دابش کراوە کۆمەڵێ ئەسباب هەیە بۆ سکاڵاکردن دێن محکەمەی فیدراڵیش لە پێناو بەرژەوەندی خەڵکا و لە پێناو ژیانی دابینکردنی ژیانی خەڵکە بڕیارێکە دات تعلیقی ئەو مادە دەستوریانە بکات بۆ هەرێمە بۆ هەرێم دانراوە بۆ ئەوەی خەڵک لە برسان نەمرێ یعنی بیانویەکی ئینسانی ئەداتە خۆی بۆ ئەوەی ئەو بڕیارە دەربکات سیناریۆ کە بڵێن ئەم حکوومەتە ماوەی بەسەر چوون چووکە ئوستازیان بە حقیقت ئەم هەرێمەی ئێمە ئێستا ئەم حکوومەتی ئێمە لە کەنارەکەی ئاوەستاوە پێستی بە یەک پاڵێکە هیچ شتێکی نەساگە تەنان بۆتە حکوومەتی سەیرەفا حتا پارەکە لە بەغاونەتی ئەو ناتوانێت موچەکە بدات یعنی هیچ شتێکت نەماوەتەوە بتەوێت قانونێک بتەوێت تەشریع بکەیە بێ بگەڕێتەوە بۆ بەغا و بۆ ڕێی بەغا لەم مەوزوعانەیان کە تو خۆت دەستگاکانت نەماوە خۆت دەستگاکانت شەلەل کردووە و هۆکاری شەلەل بوونەکەش خۆمان بووینە یعنی خەڵکی تر نییە هۆکاری شەلەل بوونەکە باشە بەس وەگەرە چاوەڕوان کراوە بۆ نمونە کامە پێ دوایە ئەگەرەکە ئەوەی کە شەرعەت بدرێتەوە بە دامەزراوەکانی هەرێم هەڵبژاردن شەرعیەتە داتەوە یاخود دواخستنی ئەوەی کە تەنها هەڵبژاردن تاقە ڕێگایە بۆ گەڕانەوەی شەرعیەت تا شەرعیەت نەگەڕێتەوە ناتوانین دەست بۆ چارەسەرکردنی یەک قەیران ببین لە کوچکە پڕین لە قەیران گەورەترین قەیرانمان و مهمترین قەیرانمان قەیرانی شەرعیەتە شەرعیەتی دام و دەستگاکانە ئەبێ یەکەم شت شەرعیەت بۆ دام و دەستگاکانی هەرێم بگەڕێنرێتەوە ئەم هەرێمە خەڵکێک لە ڕقی یەکێتی و پارتیە دڵیان خۆشە بۆ وەزعی وایە و هەڵە بۆ شێتەوەوانە بەڵام ئەم هەرێمە بەرهەمی خەباتی 100 ساڵی ئەو میلەتەیە هەزاران هەزار دەریای خوێنی بۆ ڕژێنراوە هەوەستەوەی هەرێم لە دەسەڵات جیا بکرێت بێ هەرێم مڵکی یەکێتی و پارتی نییە هەڵێم مڵکی قوربانیەکانێتی مڵکی ئەو خەڵکەیە ئەبێ بە هەمومانەوە دەستی پێوە بگرین بۆ ئەوەی ئەو تەنها لە ناو هەر چوار وڵاتە تەنها ئەو قوارەیەمان هەیە دان پێدانراوە ئەم قوارەیە ناکرێ ئێمە بکەینە قوربانی یەکێتی و پارتی لەبەرەوە سیاسەتی یەکێتی و پارتیم بەدڵنیە لەبەرەوە بێ ئێمە کار بکەین بۆ گۆڕینی یەکێتی و پارتی نەک بۆ لە ناوبردنی هەرێم ئەبێ ئێمە کار بکەین بۆ گۆڕینی یەکێتی و پارتی لاوازکردنی یەکێتی و پارتی چونکە ئەو هەرێمە ڕەنجی 100 ساڵی میلەتێکە باش بەزووت ئێستا 50 ملیۆن کورد چاوی لەو هەرێمەیە باشە
وتی حکوومەتەکە لە کەنارەکە وەستا بەڵام ڕۆ سەرۆک حکوومەتی کاربەرەکە وتاری هەبوو لە وتارەکانیان پێ ناچێ حکوومەتەکە حاڵی ئەوەندە خراپ بێ ینی چ لە وتارەکانیان چ لە وتارەکانی بوونە جێگیری سەرۆک حکوومەتی کاربەرەکەری ژیانی کە سەیری وتار و قسەکانیان دەکەی ماریۆن توانێت لە کۆشکی ڤێرسای کاتێ شۆڕژی فەڕەنسا بوو خەڵک لە فەڕەنسا لە برسیان ڕاپەڕینی کرد پێیان وتیان خەڵک ڕاپەڕینی کردی بۆ ڕاپەڕینەکەن وتیان خەڵک برسێتی نان نییە بخۆن ئێوتی با کێک بخۆن ئەمە ئێمە وای لێ هاتووە کە ئەو گوتارانە ئەبینی و سەیری دۆخی خەڵکەکەی ڕێک ئەو چیرۆکە واقعەیە ماریۆن توانێتت پێش چاوەکەوێتەوە باش ئەو پرسی خۆ بە زلزانیان هەر ئەو خەڵکیان پێنەگەیشتووە ینی بۆ من ئەو ئازارەی خەڵک کە بەرپرسانی پارتی ویکێتی دانان بە هەڵە نییە دابڕاون لە خەڵک دابڕاون لە خەڵک ئەو پەیامی نازان خەڵک چ بارودۆخێک دابڕاون لە خەڵک ئەمە دلیل ئەوەیە کە دابڕاون لە خەڵک چونکە بەداخەوە دۆخی خەڵکی هەرێم زۆر قورسە تۆ سیر مەکە لە سلێمانی خۆپیشاندان و هەیە لە هەولێر و دهۆک نییە ینی لەوێ دۆخەکە زۆر قورسترە دوو جار قورسترە لەوێ دۆخەکە لەو شارانە دوو جار قورسترە جارێکی ئەوەیە کە نەبوونن وەکو ئێرە جارێکی ئەوەیە ناتوانن دەنگ بکەن دوو جار قورسترە ئازارەکەی دوو جارە بس خۆ ئێرش بۆ خۆپیشاندان هەیە بێباخکردن نییە کە وەڵام من دەدەنەوە ئەوش جۆرێکە لە بێباخنی خەباتی مەدەنی نییە خەباتی مەدەنی بێ باەخ نابێ من پێ دەسەڵات ئەوە کە هەڵبژاردنش خۆی خەباتی مەدەنیە ئێمە هیچ ڕێگە چارەیەکی ترمان لە بەردەم نییە لە خەباتی مەدەنی زیاتر چی ترمانەیە خۆ کوردەکاڵێ کەس بە تەمای شۆڕژی چەکداری نییە نەمبیستەوە کەسێک هێزێک حزبێک معارەزەیەک بە تەمای شۆڕژی چەکداری بێ هیچ ڕێگەیەکترت نییە لە بەردەم لە خەباتی مەدەنی زیاتر تۆ کارەکانی خۆتەکەی تا ئەگاتە هەڵبژاردن لە هەڵبژاردن تۆ وەڵامی ئەوە دە چەندێ ئەم وەڵامی تۆ ناداتەوە لە هەڵبژاردن وەڵامی تۆ بە قوتر بەهێزە بێ بوو ئەو ئیشی ئەوە کەوێتە لای تۆ کەوێتە لای دەنگی تۆ پێویست لەگەڵ عێراقی ئێستا سیاستێکی ڕوون نییە ئێستا مامەڵەکردنی پارتیوکەتی لەگەڵ بەغدەسە بۆ من بۆ پرسیم وچە ئێستا مەسەلەی هەمواری یاسایی بودجە وابڕێرە بچێتە ئەنجومەنی وەزیران و کە هەڕەشەشی لێکەن لە بەبوونی بەشدار نەبوونی کوردەوە بەڵێ لەو کۆبوونەوەی هەڕەشەی لەوەکەن دەنگی پێنەدەن چاوەڕێی چی بکەین ینی لەوەشدا لە پرسی موچەکەشدا بۆ داواکردن یەگرتوونین بۆ یەکەم موچەکە بێت کێشەکە نێوکوێنەرانی لە بەغدان بەداخەوە مثل بەغداش عینەن وەکو کەرکووک وەکوشت ڕنگدانەوەی ناکۆکیەکانی هەرێمە مەسەن تۆ وەزە دۆخی کورد چۆنە لەم هەرێمە کە ئیدارەی دوو شارمان پێ نادرێ وەکو کورد دوو شارەکانمان تەقسیم کردووە دابش کردووە زۆنەکانمان جیا کردوتەوە گوتاری کوردیمان شەق کردووە لە بەغدا لە کەرکووک لە ناوچە جێناوکەکانی تر بەجیا ڕووی انتخاباتەوە بەجیا مفاوەزاتەکەین بەجیا وەکو دوو ماڵی جیا ئەمەش کاریگەری زۆر نێگەتیڤ و خراپی هەبووە یعنی تەحملی مەسئولیاتی سیاسی ئەو دۆخە چی ئێستا و چی لە ئایندەشدا ئەکەوێتە ئەستۆی ئەو دوهێزە بەداخەوە باشە بەس ئەی نوێنەرەکانیان لە ئەنجومەنی وەزیران دەتوانیت بۆ موچە بکەن سەر و کۆمارە دەتوانرێن پرسەجیا بکرێتەوە لە پرسی ململانەی سیاسی لە پرسی نەوت بەداخەوە تەنانەت بە گوتارش بە لێدوانش نەیانتوانیوە بیکەن جایکەنەوە بە گوتاریش بە لێدوانش نەیانتوانیوە جایکەنەوە یعنی بە دوو ئاڕاستی جیاواز قساکەن بەردەوە ئەی سەبارەت بوو بەشداری نەکردنە لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق پێت باش بوو خراپ بوو ئەو قسەکردن بەسەر هێرشەکانی ئەمریکا ئەو کۆبوونەوەیەکی تەشاوری بوو ڕاوێژکاری بوو کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری بوو لەبەرەوە بڕیارێکی پێشوەختە هەیە بۆ تەفعیلکردنی ئەو بڕیارە و چاودێریکردنی دۆخەکە بوو من بەڕێی من مەسەل خۆی سەد و شتێک ئیمزا کۆکرابەوە کە کۆبوونەوەکە بکرێ هەشتا کەس حاضر بووە لەو هەشتا کەسەش وابزانم دووی کورد بووە یەکێکی سونە بووە یعنی شیعەکان کە خۆیان تقریبا 190 پەرلەمانتاریانەیە 70 پەرلەمانتاریان ئامادە بووە یعنی کوردش و سونەش پێم باش نەبوو وەکو پێک هاتە مقاتعی بکەن ینی تەواو سەبووەتەوە کورد و سونە مقاتعیان کردەوە
واخرنێتەوە ئەکرا هەرێک کوتلەیەک بۆ یاری سیاسیش وایە چەند کەسێکیان بەشدار بووە هەر کوتەیەک 4-5 کەسێکی بەشدار بووە بۆی نەبواتە نەبێتە وا نەخوێنێتەوە کە وەکو پێک هاتە و مقاتەعاکەی لەبەرەوە 50 کەسی ترش 6 کەسی ترش 150 کەس لە قاعەکەش حاضر بووایە هیچ گۆڕانکاریەکی ناکرد بەڵێ بڕیاری کەوتیانەدا لە بەرەوەی کۆبوونەوە کەڕاوێژکاری بەس بڕیار نادرێت لەبەرەوە نیسابی نەبووە پێ دوای کاریگەری هەبێت لە سەرێم لەسەر مەسەری بودجە لەوەی کە گروپی چەکدار لەمە دوای مەسەڵەن درۆنی زیاتر بنێرن بۆ هەرێ وڵا هەڕەشەکانیان لە سونە و لە کوردەوەیە بۆ سونەت تەعتیلی پەخستنی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان پەکەخەن و بۆ کوردش ئەڵێن دەنگ بە و هەموارکردنەوەی یاسای بودجە نادەین دەنگ نەدان بە هەموارکردنەوەی یاسای بودجە واتە مانەوەی دۆخی کارمەندانی هەرێم دۆخی موچە لە هەرێم بەو شێوەیە کای باشە بەس باشترین بژاردە باشترین لەگەڵ بۆ مامەڵەکەن لەگەڵ هێزەکانی ئەمریکا چەندە ڕەنگە قۆناغ بە قۆناغەکرد بکشێنەوە بە پەلە نەبێ چییە ئێستا کورد چکە ئێستا بۆ نمونە نێچیوان بارزانی و مەسعود بارزانی بەیاننامەیان دەکە پێشوازیان لەو لیژنە سەربازی کرد کە پێکاتەوە مسعود بارزانی بۆ میدیایەکی ئەمریکی دەڵێ ئێمە داوامان نەکرد هێزەکانی ئەمریکا بکشێنەوە یعنی چۆن مامەڵە بکرێ ئایا کورد لەگەڵ ناوەند بەجیا بێ بۆ معلوماتت ئەوانەی لە ناو دەسەڵاتی عێراق شانەوانەی داوای کشانەوەکەن داواکەیان بەجددی نییە ینی هەمویان کورد و سونە ئێستا حالیان خۆیان وا ئەبینن لە عێراق ئەمریکەکان ئەیان پارێزێ و ئەوانەی دەسەڵاتداری شیعەن لە بەغدا و ژیرەکانیان لەوە تێئەگەن کە ئەمریکا بکشێتەوە تووشی دۆخێکی خراپە بن ئەزانن هێزێکی وەکو داعش ئامادەیە بێتەوە ناو گۆڕەپانەکە ئەوەی ماوە داعش ئەوەی ماوە باسی 3000 و 500 چەکدا لە عێراق و سووریا بکرێ ئەوە نییە 3000 و 4000 دۆخی دۆخ قەرارەدا لەسەرەوە داعش باڵی سیاسی ئەجندایەکی سیاسی ئەقلیمی و دەولی گەورەیە لە منطقەکەیە چی دەقەیە بیانەوە تەفعیلیکەن بە هەموو قوتێکی خۆیەوە ئامادەیە ینی پێ دوای گەر ئەمریکەکان بکشێنەوە کارتی داعش عێراق بەکاربێنن بڵێ هەر خۆیان بەکاری دێن بڵێ باش ئەوان ئەڵێن ئێمە بۆ پاراستنی داعشمان کە ئێمە نەبین داعش بەقوتە بێ داعش بەقوتە بێ وازعن شیعەکانش خۆیانم ڕاستیە زانن شیعەکان خۆیانم ڕاستیە کارتێکی لە ئاسە دەوڵەتە کارتێکی ئەمریکیە لە ناوچەکە کارتێکی ئەمریکیە بڵێ باشە بەس ئێستا باشی مامەڵاگەر هەر بۆ ڕاگەاندنیش بێت چۆن مامەڵە بکرێت لەگەڵ ئەم پرسی هێزەکانی ئەمریکا لە لێدوانەکان لە گوتارەکان کورد هەمان گوتاریە بێت لەگەڵ عێراقی بەجیابێ حەزەکەم یەک شتێکت پێ بڵێ دەرچوونی هێزەکانی ئەمریکا پێویستی بە بڕیاری پەرلەمان نییە لەبەرەوە هێزەکانی ئەمریکا بە ئیتفاقێک لەگەڵ حکوومەتی عێراقا لێرن حکوومەتی عێراق چی کاتێ بێ ئەو اتفاق هەڵوەشێنێتەوە توانی هەڵیوەشێنێتەوە بڕیارێکی پەرلەمانشی هەیە بڵێ بڕیارێکی پەرلەمانشی هەیە و قەرارەکە لای حکوومەتە حکوومەت دەتوانێت بۆ کەس نەگەڕێتەوە قەرارەکە هەڵوەشێنێتەوە و حکوومەت لای شیعەکان خۆیانە بۆ هەڵی ناوەشێنێ ماوەسم ئێستا باشترین بڕیار بۆ ئەوەی کە ئێمە بە دووربین لە ملوانەی ئێران و ئەمریکا هەورێر درۆنی بۆنێ یاخود پێوەست بە تورکیاشەوە ینی کە پارێزراوی هەرێم بەچی دەکرێت بۆ نمونە ئێمە ئەبێ یاری بکەین ئەبێت تەوازنی خۆمان ڕابگەین ئەبێ بەرژەوەندی خۆمان پێش بەرژەوەندی هەموو کەس ببینین بەرژەوەندی کورد پێش بەرژەوەندی تورکیا پێش بەرژەوەندی ئێران پێش بەرژەوەندی عێراق پێش بەردەوەندی ئەمریکا ببینین و یەک گوتارمان وازع بێ یەک گوتار بین بەداخەوە ئێمە بەرژەوەندەکانی خۆمان کەوتۆتە دوای هەموو بەرژەوەندەکان باشە ئەی چاوەڕێ چی بکەین لە هەرێم لەو موشک باران و درۆنی تورکی و ئێرانی و لەو قەیرانە سیاسی کە لە ناوخۆشەیە چاوەڕێی چی بکەین ئەگەرێکەیە بۆ هەستانەوە کە بەڕێ زووتر لە کەنارەکەیە تاقە ئومێد هەڵبژاردنە هەڵبژاردن نەکەین دۆخمان بەرەو خراپترە ڕوە
هەڵبژاردن بکەین ومێدی ئەوەمان هەیە بگەڕێنەوە بە شێوازێکی تر بتوانین هاوسەنگیەکان لە هەرێمی کوردستانە ڕێکخینەوە بتوانین دەورمان هەبێ لە ڕێخستنەوەی ماڵی خۆمان گوتاری خۆمان تاقە ڕێگای هەڵبژاردنە. بەزەو کاتە و دەسەڵاتی خۆنا نەوتت بۆ دەگەڕێتەوە وایە دەسەڵاتی نەوتت بۆ ناگەڕێتەوە چکە باسی سندێک مەلەفی تریش دەکرێت لە مەسەرەی سنوور پەیوەندیەکانی دەرەوە داوای بکاتەوە هەموو ئەو پرسانە پەیوەندی بە ماڵی خۆمانەوە ماڵی خۆمان ڕێک بین یەک گوتار بین ئەتوانین جێ خۆمان بکەینەوە داواکانی خۆمان بەدەست بینین ماڵی خۆمان بەو شێوە بین ئەبێت چاوەڕێی هەموو ئەگەرێکی خراپ بکەین لە بەردەم هەموو ئەگەرێکی خراپدابین ئەگەری خراپی و کوچی بۆ نمونە هەڵۆشانەوەی هەرێمی کوردستان بەزەونی دەڵێن لە دەستورە چوارچێوێکی بۆ دیاری کراوە و گۆڕانکاری لە دەستور قورسە و پێویستی بە ڕاپرسیە ئەزیزم بە قەراری محکەمەی تازی تعلیقی ئەکات تۆ خۆت خەڵکی کوردستان ڕوا داواکات دەڵێ موەسەی تەشریعیم نەماوە فراغی تەشریعیم هەیە حکوومەت کاربەڕێکەرە ناتوانێت ئیداری خەڵک بدات ناتوانێت بژێوی خەڵک دابین بکات بژێوی خەڵک مهمترە بێت لەو کاتەیە ینی و ئێستاش حەزەکەم پێت بڵێم لەبەرەوە ئێمە هەرێمین دەوڵەت نیمان مەسئولیاتی برسیکردنی خەڵک ئێمە خۆمان لەیرە ڕۆژانە لە کەناڵەکەەوە ئەبینین حکوومەت خۆی حکوومەت کە کاتی خەڵک مزاهراکە ئەڵێ بەغدا مەسئولە لەسەر نەناردنی موچەتان ئێمە مەسئول نیمان وایەوانە مەسئولیاتەکە خاتە سەر بەغدا کە بەس ئەوە ماوە بەڕسمی هین بکرێتە خۆ چیمان ماوە یانی ئێستامە حکوومەتی هەرێم خۆی بە خەڵکەڵێ وتەبێژ بڕۆ ئینەکانی وتەبێژی حکوومەتی هەرێم بخوێنەوە بە خەڵکەڵێ ئێمە مەسئول نیمان بەغا مەسئولە لەسەر موچەیەوە باش بەس خۆرەخنەش دەگیرێت لەوانە هەر بەرپرسانی حکوومەت ڕخنە دەگرن لەوانەی کە داوای ڕاستەوخۆی موچە لە بەغدا دەکەن وایە موچە حتا یەکلا نەکرێتەوە موچە ڕاستەوخۆ لە بەغدا و بنەرێ بۆ هەرێم دەستوری نییە دەستوری نییە چکە باسی مادەی لە موازنەشە پشکی هەرێم دیاری کراوە نەک موچەی هەرێم پشک حسەی هەرێم دیاری کراوە ئەگەر ئەم دۆخەوا بڕوە ئەوە ئەبێتە قەراری بۆ دەرەچێت عینەن بگەڕێتەوە گینای سە بگەڕێتەوە دەستوری نییە پێمەوەسوی لە دادگای فیدراڵی بریارێک دەربچێت بۆ ڕاستە بەڵێ خۆی مازانەوەی بدانین ئەو دادگایەکە کوردەکانی ئێستا بەشێک بۆتە جێگەی تەشریع و خەریکە جێگەی تەنفیزی ژەگرێتەوە دادگایەکی صرف لە دەستوری بۆتە دەرگایەکی سیاسی ئەی بۆ پارتیویکێتی هەریەکان ئەندامیان هەیە ئەوانە شەمو جار بەرجانی لە کۆبوونەوە ئەندامیان هەیە بەست لەوەی دەسەڵاتیان نییە مەسەل لە کۆبوونەوەی ڕابردوو دوو دادوەرە کردەکە و دادوەرێکی سونەش لەگەڵ ئەوەیان نەبوون دوا بخرێت دادگاکە هەڵبگیرێ و تاژیل بکرێت بەڵام گویانێ نەگیرە ئەکسەریان هەیە گویان لێ ناکرێت ئەی بۆ لەوێن مادام دەسەڵاتیان نییە بۆی ئاگاداری شتەکان هەرەوەێ بۆی ئاگادار دوپرسیان بەسەر ئەمریکا پێشتر باز لەوەکرا کە بۆچی ئەمریکا بۆ منە وەڵامێکی نەبوو لەسەر ئەو هێرشانەی سەر هەولێر وتی لە من دوور بووە و خەڵکی من پێوەستە بە چی پێوەستە بە ئەوش کە هەرێم لەگەڵ تورکیا یاخود پێوەستە بەچی من پێم وان نییە وەڵامیان نەبوو بێت ئەوەی هەولێر وەڵام دراوەتەوە مەسەل تۆ ئێران بە بیانووی ئەوەی ئیسرائیلی لێیە مۆسادی لێیە لە هەولێری داوە بەرامبەر ئەوە ئیسرائیل لە سووریا 4 ڕایۆشکاری گەورەی ئێرانی کوشتووە خۆی یاریەکە تەنها لە عێراقا نییە یاریەکە تۆ لێرە لێدەی ئەو لە شوێنێ تر لێتەدا ینی یاریەکان وای لێ هاتووە ئەمریکا مەسەلەن باس لەوە کرا کە کۆمەڵی ئیجراعاتەکە دواتر ئیجراعاتەکانی کرد لە 85 شوێنیدا خەڵک پێی وا بۆ ئیجراعاتەکانی ئەمریکا ئیجراعاتی لاواز بوونە لە 85 شوێنیدا کاردانەوەی نەبوو بەقەد ئەوەی یەکێ لە سەرکردەکانی حیزبوڵای کوشت لە بەغدا ینی باس لەوە ئەکرێت کە 350 کەسایەتی لە ناو قیاداتی میلیشیاکان لە ناو لیستان بۆ ئەوی بکرێنە ئامانج ئەمریکەکان ینی نایشارنەوە ئەمریکەکان قسە لەسەرەوەکەن وەشیەکانش لێرە بەشێکیان
ئەوانەی لە دەسەڵاتن حوڵە دەن مەوزوعەکە خاوکەنەوە لە مفاوەزاتن و نێوانگیری نێوان ئێران و ئەمریکایان کردووە و بەشێکیانش کوردەکاڵێ خطابی حەماسی خۆیان و بۆ ئەوەی زیاتر دڵسۆزی خۆیان بۆ مەرجەعیان بۆ ئێران دەرببڕن ئەم زەختەی پەرلەمانەکەن و ئەو زەختاکەن لێ ئەدەین و ئەکوژین و ئەبڕینەوە ئەوە نەتیجەکەشی خەڵکی عێراق بەگشتی باشەکەی. سوپاس دەکەین کەک شوێنداوەدەی مادومان کە سوپاسی ئەمەدەبوون دەکەم. سوپاس بۆ ئێوە. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.